شێغ مەحشی یەکێک لەو خواردنە کوردیە زۆر بەتامانەیە هەرچەند خاتونەکان کە دروستی ئەەکەن تۆزێک پێوەی هیلاکە بن بەڵام هەر ناوچۆ لەوانەیە بە دەستوری خۆی دروستی بکە. ئەمڕۆ هاتوون بۆ لای چرۆخان بە شێوەیەکی زۆر بەتام فێرمان ئەکات دروستیکەن ئێوەش تاقی بکەنەوە. چرۆخان بۆ شێغ مەحشی چی و چیمان پێویستە؟ بدل لە باینجانەکە کە زۆر بەناوبانگە. بەڵێ باینجانەکە طبعاً زۆر زەڕورەوە ئەساسیە. بەڵێ قیمەمانەوێت پیاز، بایام، کشمیش، کەرەوز. من وەکو خۆم هەر لەسەر ڕێگا کۆنەکەی دایکم و نەنکم ئەیکەم بەهارات زۆر ناگۆڕم بەس زیرە و ئاڵاتی ڕەشی تێ ئەەکەم. کاتان دەستوریت و زۆر کۆنە زۆر کۆنە من هەر حەزم لێ لەسەر شتی کۆم بڕۆم زۆر بەعزە شتێکی مەسەن بە تایبەتی شیرینی ئەتوانم گۆڕانکاری تیا بکەم بەس حەزەکەم خواردنە کوردەوارەکانەکو خۆی بمێنێتەوە تانی جاران بمێنێ ڕێک بەهاراتەکان بەهاراتەکان ئاڵاتی ڕەش و زیرەیە ئەو دارچینی لە ئەخیرەکە لە کۆتاییە کە ئیکڵێن یەک تۆزێکی بەسەراکەم تامی خۆشەکات هەر ئەوەدا دوایەوە بە تەماتە و بەڵکوولەکەش خۆی ئیتر من دایکم یادی بەخێر بێ کابوانیەکی زۆر باش بوو شتی زۆر خۆشە کرد لەوە فێربووم دوسێ تەماتەی تێکرد ئەیوە هەر بۆ جوانی و تەماتەش مزرە خۆشتیا بێت. من خۆم جاری وایە دوسێ کولەکەشی تێەکەم دیسانەوە هەر بۆ جوانیش جوانە و کولەکەش خۆشە و ئیستیفادەشی زۆرە ئیتر تێکەڵیەکەم بە تێکەڵی ئەیکەمش. ئێستا هەمووی ناوەکەی بەڵێ ئەمە شێوازی کۆنە بڵین ئێستا بەنجانی گەورە هەیە و دوولەتە کرێ و ئەکرێ بە مەحشی من ئەوە قەت نایکەم یعنی هەر لەسەر ئەمە ئەڕۆم بەنجانی بچووکم دەست نەکەوێ مەحشی ناکەم دروستی ناکەم بە بەنجانی گەورە و لە تیکەم یاخود کولەکەی گەورە حەزەکەم ئاوا بێ چکم ڕێگاکەی جیاوازە ئێستا دەست پێەکەین ببینین چۆن ئەیکەین. ئێستا هەموویمان هەڵکۆڵی ناوەکانی چی لەکەی؟ ئێستا ناوەکانی هەمووی وردەکەین بە وردیەکی جوان یعنی ورد بێ درشت نەبێ ئەمە شەرنی هەمووی بکەین کەمێکی ئەەکەین ئەیکەینە ناو ئاوەکەیەوە خستیەکاتەوە تامیشی خۆشە بێت هەر هەمووی بەڵێ باینجان کولەکە تەماتە هەموو شتەکانی ئەوەی ناوەکەیمان دەرکردو هەمووی والیەکەین. ماشەڵڵا خێراشن جا من یارمەتی مەدا من لەسەر خۆ تۆش ماشەڵڵا خێرە ئەبێ خێرابین باڵێ بێگومانەوەی خاتوونی ماڵەوە خێرابی فریا هەموو شەکانی بکەوێت. ئیتر ئێستا ناوی شتەکانیشت ناوی کەرەستەکانیشت ورد کرد چیمان ماوە؟ چی بکەین؟ ئێستا طبعاً کولەکە و باینجان و تەماتەکە هەمووی شۆراوەتەوە جاوامان لێ کردووە بەس لەگەڵ ئەوەشە ئەیکەینە ئێرەوە ئاوێکی پیاکەین و هەمووی خۆی پیا ئەەکەین و جا سووریەکەینەوە داینانی وشک بێتەوە تۆزێک خۆی ترێکینە سوچگەکە و خۆی وشکە بێتەوە باخوێکە بهێنێ تۆزێک خوێن ئاوێکیان پیاکەین ئاوێکیان پیاکەم. باینجان و شتەکەمان سوور کردوێتەوە لەسەر ئاگرا ئێستا قیمەکە ژەبەین قیمەکەش سوورەکەینەوە و طبعاً پیازەکەی تێئەکەین و کەرەوز و دا و دەرمانەکە هەموو تێکەڵەکەین لەگەڵێ.
ئاوەکە و بەهاراتەکەش بابیهێنین دەستەکانی خۆش بێ قیمە سوورکرایەوە باینجان بەڵێ کولەکە سوورکراوەتەوە ساردبۆتەوە ساربۆتەوە ئێستا ئەیپێچینەوە قاپەکەی بۆ ئەهێنین هەر لەمای ئەیپێچینەوە بۆی بکەینە فڕنەکەەوە دۆشاری تەماتەکەش ئێستا دۆشاوەکەی بۆ ئەگرینەوە بە ئاوی سارد بەڵێ ئیتر گۆشتاویش هەبێ حەزت لێ بێت توانی گۆشتاویشی تێکە ئیتر ئەوە تامی خۆشترە بێت بەڵام خۆی چکم قیمەی تیاتام هەرایەتەوە بەهاراتەکان بەهاراتەکە بەس دەرچین بەڵێ ئاڵات و بەڵێ ئاڵات و زیرەکەمان کرد دە قیمەکەوە دارچینەکە ژەکەینە ناو دۆشاوەکەەوە کەمێک بایی تام هەرەوە نەبەسە هەرچەند دایم ئەڵێن خوێ بەدەست بەڵێ زیەکە بۆ خواردن بە کەوچکە بە کەوچکنا من هەر خۆم وا بەدەست ئیشەکەم دەستە خۆش بێ خۆش بێ زۆر جارجە هەکە بەدەستی خۆتێک خۆی کە بەدەستێکی هەستێکی هەیە بە هەستەکە ئیتر ڕایی لەگەڵ یا قیاسی کەوچکەکە خۆش نییە وایە ئێستا قیمەکە ئەکەینە ناوی ئیتر تا ئەتوانین قیمەی تێکەین با تێڕ پڕ بێ خۆشە کەشکانە قیمە بێتە دەرەوە وەکو کفتە چۆن کفتەی برنجی سلێمانیەکەین ئاوە خوا پێداوانەکە بێت تێڕ پڕ بێ جا ئەمە ئەبێت سەرەکانی بۆ بدۆزینەوە بە قیاسی خۆی بێت ئاوا دایانین باشە چڵە کەرەوزێک ئەهێنین قۆناغی لە هەموو ئەوە پێی ئەپێچینەوە گرێ ئەین ئاوە کەرەوزەکە ئەگەر بکرێ پێش ئەوە داینەی بۆی تۆزە نەرم بێت ڕقبێ بۆمان ناپێچرێتەوە ئەگەر بە پەلە بووی بیکەرە ئاوێکی گەرمەوە تۆزێ ئەو دقەیە بڕیاریاوە دروستی کەیت دەستخۆش وا هەست بەڵێ بەڵێ فەرموو ئەوش ئەتوانین فەرستە خۆش بێت وتیشت پێشتر خوێت کردووە بەناو باڵێ قیمەشتەکە هەموو خەیەکی هەرنایە و باینجانەکەش خۆی خوی پێوە کراوە ئەمە تەسەورەکەم بۆ تۆ باش بێت ئەمە بۆ ئێرە سەحەرخان ئەوە تەواو بووین پێچانەوە تەواو ئێستا دۆشا و خێ و دارچینمان تێکەڵ کردو ئەیکەین بەسەریاوە ئەیکەینە فڕنەکەوە تقریبان حسابی نیو سەعات بۆ 40 دقەیە بکەین ئیتر جوان بۆ خۆی خەستە بێتەوە و ئەمانش چکون زۆر سوورکراونەتەوە هینی ناوێت یعنی کاتی زۆر ناوێت باشە هەر ئاوا ئەوە دۆشاوەکە بچێتە ناویەوە ئاوی گۆشت هەبێ زۆر بەلەزەت و بەتامترە بێت بەڵێ ئێستا ئەیکەینە فڕنەکەوە پێش وەخت فڕنەکەمان داگیرسانە و گەرم بووە ئێستا شەر مەحشەکەیەکەینە ناوە وەکو وتمان بۆ نیم سەعاتێ سەیرێکەکەینەوە دەستەکانت خۆش بێت ئەوە 40 دقەیەکی پێچوو ئیترەوە ئامادەیە زۆر زۆر تایبەت دەرچووە
تۆ بزانم حەزت لە باینجانە. ئەوە ژوردەکەی کەوتمان خۆی ئەپیشە لەگەڵە زۆر جوان کوڵاو و خەست بۆتەوە بەڵێ. جا ببینەرانمان ناخۆش بە تاقی بکەمەوە بۆ نوبەرانەکەی زیاد لە ڕاددا خۆشە تامەکەشی بە وەستاوین زۆر زۆر بەتامە. خوا ئافێتە بێ و دەستی تۆش خۆش بێت. من پێما بە زۆرتر بەردەستم کردی داکو بەردەستی لە ماڵەوە ئێوەش ئەمە ئەنجام بن دووبارەی کەنەوە جا زۆر زۆر بە چێژە سفرێک دابخەی خوانێک لەسەر سفرەکە بێ هەمووی بە عشقەوە لەسەری دابنیشن بخۆن جا بە تایبەت ئەگەر شێغ مەحشیش بێ دروستی کرد نوشیگیانتان بێ.